بە چاودێری سەرۆکی دەستەی دەستپاچی لە عێراق و لە ژێر ناونیشانی پتەوکردنی پەیوەندیەکان و زیاتر هەماهەنگیکردن لەگەڵ ڕێکخراوە ناحکوومیەکان دەستەی دەستپاچی دووەم کۆنگرەی خۆی لە هۆڵی قورتوبە لە ئۆتێلی میلیا مەنسوور لە بەغدا ڕێخست کە تێیدا وێڕای ئامادەبوونی ژمارەی فراوان لە یاساناسان و نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە عێراق ژمارەیەکش لە توێژەران توێژەکانی خۆیان خستە بەرباس و گفتوگۆی چرشیان لەو بارەیەوە کرا کە تایبەت بوون بە گەندەڵی ئیداری و دارایی لە عێراق و ئاستەنگەکانی بەردەم بنبەرکردنی و لەو نێوەندەشدا هەنگاوەکانی پتەوکردنی هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە ناحکوومیەکان گفتوگۆیی لەسەر کرا. منظمات هي المفروض أنه تكون شريك حقيقي لهيئة النزاهة. ڕێکخراوەکان دەبوایە هاوبەش بوونایە لەگەڵ دەستەی دەستپاچی بۆ پاکردنەوەی کۆمەلگا لە گەندەڵی و ئەگەرچی کۆنگرەکەی ئەمڕۆژ زیاتر تایبەتە بە هۆشیارکردنەوە بەڵام ئەوە دەخوازێت کە زیاتر ڕۆڵی ڕێکخراوەکان لە بەرچاو بگیرێت و پێکەوە کار بکرێت و ناکرێت لەمە زیاتر بێدەنگ بین ئەمڕۆ لە ساحی گەندەڵیەوە عێراق لە سەرۆی وڵاتانی دنیادایە کە ئەمە شمایی شەرمەزاریە. اليوم العراق ابتلى بآفتين، آفة الإرهاب وآفة الفساد بكافة أنواعه المالي والإداري والسياسي. ئەمڕ عێراق دووچاری دوو دەرد بۆتەوە یەکەمان تیرۆر و ئەوی تیران گەندەڵی ئیداری و دارایی و سیاسی و ئابووریە لە وڵات کاتێکش بیر لە بنبرکردنی تیرۆر دەکرێتەوە دەبێت بەرنامەشە بێت بۆ بنبرکردنی گەندەڵیش لە دام و دەستگاکانی دەوڵەت و پێشم وایە ئەم جۆرە کۆنگرانە ڕۆڵێکی باشیان دەبێت لە زیاتر وشارکردنەوەی خەڵک و کارکردن بۆ بنبرکردنی گەندەڵی لە عێراق. مؤتمر اليوم في تعضيد الشراكة ما بين هيئة النزاهة ومنظمات المجتمع المدني. کۆنگرەکەی مرۆ کە تایبەتە بە پتەوکردنی پەیوەندەکان لە نێوان دەستەی دەستپاچی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەنگاوێکی دروستە بۆ کەمکردن و بنبرکردنی گەندەڵی لە عێراق. دیارە پێشووتر هەنگاوەکان تەنها ڕۆژبینکردنەوە و بە ئاگابوون بووە لە دەرەنجامی زیانەکانی گەندەڵی و کە سەر تاپە عێراقی گرتوتەوە. پێم وایە ئەمڕۆ دەستەی دەستپاچی لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدایە ئەگەر ئاستەنگ بۆ کارەکانی دروست نەکرێت و ڕێگری لێ نەکرێت. گەندەڵی ئیداری و دارایی مەترسیەکی گەورەیە و هیچی لە ڕەشەی تیرۆر و تەقینەوەکان کەمتر نییە و زامێکە لە نێو جەستەی زۆربەی فەرماگە حکوومەکاندا تەشەنەی کردووە و لەم ڕۆژدا ڕێگری حکوومەت لە ڕاپێچکردنی گەندەڵکاران بۆ بەردەم دادگا هێندەی دیکە ئەرکەکانی دەستەی دەستپاچی قورس کردووە و بە پێی راپۆرتە نێودەوڵەتەکانش عێراق گەیشتۆتە سەڕۆی ئەو وڵاتانەی بە گەندەڵیەوە تێوەگلاون. سەردار ڕەشید، کورسات نیوز، بەغدا.